سلام مصطفى هاوڵاتیەکی قەزا ئامێدیە چەندین ساڵە هەوڵ دەدات کەرەستێن فلکلۆری لە ماڵا خۆ خڕبە بکات ژێبەرک و لە ئامێدیە بدەهان ئەف کەرەستە ماینە و بەشێک ژە ناوچووینە بۆ من زەوقە کێ بوو گێولە هەندێک تشتێت کەڤم جەمینم ها چەندە من تاخیرە دەسەوێتی من زینە دەسەوێت دەکات و گەلە تشتێت عجیب و ئەنتیکە جەمینم طبعاً ژنکێت نوکەی تشتەنۆ هێرن هەموو تشتێت کەپتە لاپی ڤڕڤڕۆتۆڤێت بجومیجی هەندێک تشتێت جەمۆ دینە بێت کوت باچۆڤ و یەتکەڤ نۆر و سەبرێمیژی پێتێت بهێنۆمیژی پێتێت ئەف تشتاژی خەرمەندیتی نەختێت وەختێ شول جیت کرد یعنی کۆری دۆ من ئەف تشتێت دیتنی بێجە هەموو نوکاژی هەر ئەو گێولێ بووم چێبی هات تشتێکی کەڤن ئەس ببینم دێ هەرگرە ئەف هەوڵاتیە دەخوازیت موزەخانەیەک لە ئامێدیە بهێتە دانان داکو بشێن وان کەرەستێن کەڤنار لەوێرێ کۆنڤە بکەن بەرێ خودۆیە مەسەن عادە کێشتی ئۆمێدیە بۆ ژێرەکە یعنی ئەس بمەتە ئێکەمین بۆ ژێرە سەمستەوەی عەڵەمی خڕێ الڤێدرکە چ موزەخۆ نەلێن و بۆ ژێرێ مەفهوم موزەخۆنە یعنی جیڤەت و بەرێ خودێ قەلعەکە ئەتەریەوە جۆنە بیرێت تێدۆ دەرگهێت تێدۆ مەسەرەن کورۆ سەیجێ تشتێت مەغبەرۆ سڵتۆنۆرێ تشتێت عەجیب و ئەنتیکەیت وی بۆ ژێری دۆ حکومەتی حەتۆنکە پیچۆڤی نەبەرێ خودۆیە کو ئەوی بۆ ژێرکی پیچەک هەموو وەلی بکاتین بەرێ سۆیحۆ بەرێ گەشتیۆرە عەڵەمێ بەرێ خود دەتێ هادێ مەتحێت خوکەن مە هەندە گەشتیۆر تەڵاب کردن مە هەندە گەشتیۆر ئینۆن مە هەندە گەشتیۆر برن بينما هي برا خد هشتو فندق وسيلوه اونيو ريبوري حاطونو كا يكشو الحكومات بو ايكي ناكريا ابا صح صلا جاف مستشفى يوميرو ابدي فندقاي وينونا بجو اوزاق ابو مشبي تشتم جاموندن همو هكا جورا كي مهبونك بتم في سلام عليكم دو بخير هذا تشت كابن في بوجير هبون بوبو ئامێدیە باژێرەکی کەڤنارە بە سەدان جهێن شینەواری و کەرەستێن فلکلۆری لێ هەنە دلدەر عەرب کورسات نیوز ئامێدیە